وەکو ئاگادارن ئەوە ماوەی 23 ساڵە بیرمەندی گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بەهۆی خاوەنداریکردن لە پرسیینەتەوەیەک لە زیندانی ئیمراڵی گۆشەگیر بووە و لە ماوەی ئەم 23 ساڵەشدا دوور لە هەموو بەها ئینسانی و حقوقیەکان دەوڵەتی تورکیا مامەڵەی لەگەڵ زیندانیانی ئیمراڵیدا کردووە ڕێگری دەکات لە دیداری کردنیان بەس دەبێت لەوەی کە پارێزەران بڕۆن سەردانیان بکەن لە کاتێکدا چەندین جارەوە بە درێژای ئەو 23 ساڵە پارێزەران داوای دیدار و گفتوگان لەگەڵا دەکەن بەڵام وەڵام نادرێنەوە لە ئێستاشدا هەواڵێک لایەن ڕێکخراوی CPT کە تایبەتە بە ڕێگریکردن و دژ بە شکنجە بڵاو بۆ تۆ کە دیدار لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و ئەو چوار زیندانیە کراوە لە ئیمراڵی ئەمە بۆ خۆی هەتا ئێستا تا ئێرە جێگەی خۆشحاڵیە بەڵام ئەوەی جێگەی سەرنج و تێبینی و ڕەخنەیە وردەکاری چاوپێکەوتنەکە تا ئێستا ڕوون نەکراوەتەوە ئایا شێوازی ژیانکردنی ئەو زیندانیانە لە چ دۆخێکدان دۆخی با بڵێن دەرونیان چۆنە پێویستە ئانی ئینسان زۆر بەوردی ڕەچاوی ئەو دۆخە بکات و ئێمە وەکو کۆمیتەی ئازادی ڕێبەر ئۆجەلان ڕەخنەی تون لە ڕێکخراوی CPT دەگرین و داواشیان لێ دەکەن کە ڕاشکاوانێتتر و ڕوونتر لەسەر ئەو دۆخە ڕوونکردنەوە بدەن و دەمەوێت هەلێرەش هەر بە ناوی کۆمیتەی ئازادی ئۆجەلان زۆر سوپاسی هەموو نەتەوەی کوردکەم لە هەر چواربەشی کوردستان چ لە دەرەوە چ لە ناوخۆ کە هەمیشە پشتیوانمان بوون و بەدەم داواکاریەکانمان هاتوون بۆ ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەو بە تایبەتیش ئێمە لەم چەمانگەی ڕابردوو کەمپینێکمان بۆ ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕاگەیان بە تایبەتی بۆ پارێزەران و مافپەروەران بوو و بەدەم داواکاریەکانمان هاتن من پێم وایە ئەو فشارەی کە ئەوان کردویانە نەتەوەی کردکردێتی ئەمە ئەنجامەکەیەتی و هیوادارم ئەم فشار و کەمپینانە بەردام بێت و داواش دەکەم لە هەموو نەتەوەی کورد چالاکیەکانیان بەردەوام بکەن هەڵبەتە ئێمە تەنها داوا لە داواکاری ئێمە ئەوەیە کە لە هەر چواربەشی کوردستان پشتیوانی کەمپینەکانمان بکەن و هەموو گۆڕەپاڵنەکان بکەن بە شوێنی چالاکی بۆ ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان چونکە بەڕێز ئۆجەلان تەنها خاوەنی خۆی نییە ئەو خاوەنداری لە پرسیینەتەوەیەک دەکات هیوادارم بتوانین بەیەکەوە ئازاری بکەین